بەڕێزان من ئەمەوێت زیاتر لە دەواازە یاخود مەدخەلی فکریەوە بچمە ناو ئەم باسە ئەکرێ مامۆستایانی بەڕێزی تریش هەرێکەی لە ڕوویەکەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەن. ئێمە باسی بزاڤە ئیسلامیەکان یا هێزە سیاسی ئیسلامیەکانەکەین لە بەرامبەرە باسی گۆڕانکاری و گۆڕاوەکانەکەین. بە سروشتی ئێمە ئەزانین بەو پێیەی کاری ئیسلامیەکان بە شێوازێکی گشتی وەکو برای بەڕێزمان لە سەرەتاوە ئاماژەی پێکرد جۆرێک لە هەماهەنگی یاخود مەرجەعیەتێکی ئیسلامی و دینی هەیە لە ناو کارەکانیانە بۆی ئەگەڕێنەوە، بۆیە ئەگەر وریان نەبن لە کاری گۆڕاوی ڕۆژانە و لە پلانیانە جۆرێک لە چەقبەستویی دروست ئەبێ و هەندێک لە سەوابەتی دینی و پیرۆزیەکانی دینی نەقڵ ئەبێ بۆ کاری گۆڕاوی خۆیان. ئەمە لێرەوە بابەتی قسەکردن لەسەر گۆڕانکاری لە لای ئەوان وەکو بزاڤە ئیسلامیەکان و لە ناو بزاڤە ئیسلامیەکانە زیاتر بوارە سیاسی و هەندێک جار کۆمەڵایەتێکەشی بابەتەکە قورسترەکە. یعنی هەر ئەوەی کە گەڕانەوەیەک هەیە بۆ ئاین لە ناو ئاینیشا کۆمەڵە سەوابت و جێگیر هەیە، زۆر جار ئەم بابەتانە ئەم بنەماسەرەکیانە هەندێکی نەقڵە بن بۆ هەندێک بابەت کە خۆی لە خودی خۆیە گۆڕاوە، بابەتی بواری تر و ئیجتیهادات و تێڕوانینە نەک خودی دین بێ. ئەمە شتێترمان لێ ئەخوازێ یا خاڵێکی تر تەوەرێکی تر کە لەم قسەکردنا پێویستە لەسەری بوەستین، ئەویش جیاکردنەوەی کۆمەڵێ چەمکە. ئەم جیاکردنەوەیە خۆی لە خۆیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا بزاڤە ئیسلامیەکان یا ئیسلامیەکان بە شێوازێکی ئیجابیانەتر بتوانن لەگەڵ گۆڕانکاریەکانە هەنگاو هەڵ بگرن و جێ نەمێنن لە گۆڕانکاریە ئیجابیەکان. بۆیە جیاکردنەوەی کۆمەڵێ چەمک لەم یانەیەدا لەم بوارەدا زۆر گرنگە. ئەگەر سەرەتا لە ئیسلام و ئیسلامیەوە دەست پێ بکەین لەوانەیە باشتر بێ. ئێمە ئەزانین ئیسلام ئاینێکە، ئەم ئاینە با بڵێن بوعدێکی غەیبی هەیە و کۆمەڵە سەوابت و جێگیری تیا هەیە. ئیسلامیەکانیش کۆمەڵێ مرۆڤن بە تایبەتی ئەو کارێک کە ئەوان ئیشی تیاکەن مەیدانی بەشێکی گۆڕاوەکانە، بەشێکی جاری وا هەیە بە پێی زۆر هاوکێشەی جۆراوجۆر گۆڕانی بەسەرا دێ. بۆیە لێرە گرنگە ئەم جیاوازیە بکەین. ئیسلام یەکسان نییە بە ئیسلامیەکان، ئیسلامیەکان یەکسان نین بە ئیسلام. ڕاستە مەرجەعیەتیان ئاماژە و ئیحا لە دینەوە وەرەگرن، بەڵام ئەم دووشتە یەکسان نین. یەکسانکردنیان هەندێک جار ئەتوانم بڵێم مەترسی زۆر گەورەی هەیە، چ وەکوەوەی کە کۆمەڵە مرۆڤ ممارەسەی کارێکەکەن بە تێڕوانینی خۆیان، ئەمە سەرچاوە گرتووە لە ئیسلام کە لە هەندێکی ئای پێکن و لە هەندێکیشیان ئای پێکن. بۆیە ئەم دوو جیاکردنەوەی ئەم دوو چەمکە زۆر گرنگە لە باسکردنی ئەم بابەتە. کەواتە ئەم سەرەتایە گرنگە بۆ ئەوەی دوجار هەموو هەنگاوێکی ئەوان یەکسانی نەکەن بە خودی ئیسلام خۆی، چونکە ئەمە کاری ئەوان وەگوتمان کاری سیاسیان، کۆمەڵایەتیان، ڕێکخراوەییان، دەعەویان ئیجتیهادە، ئیستیمباتە، ئیحاءە، وەرگرتنی کۆمەڵێ تێگەیشتنە لە خودی دینەوە. هەمان پیرۆزی دین وەرناگرێ، ڕازە خۆیان مولزەمن پێی. هەر کەسێک بە کۆمەڵێ بەڵگە خۆی ئیلزام کرد بە شتێ پێویستە پێوەی پابەند بێ، بەڵام ئەکرێ بگۆڕێ، ئەکرێ بە پێی زەمینەی معریفی، بە پێی گۆڕاوی سیاسی، بە پێی تەنانەت هەندێک بابەتی ئابووری، هەندێک بابەتی کەلتوری ئەو تێڕوانینایان گۆڕانی بەسەرا بێت. هەر لەم چەمکانە ئەگەر بمانەوێ هەندێک جیاوازی کە بە گرنگی بینین بکرێ، جیاوازی نێوان دین و تەدەیونە، ئاین و ئاینداریە.
ڕاستە ئاینداری تێگەیشتنە لە ئاین مرۆڤ کاتێک لە ئاین تێئەگا ئاینداریەکی بۆ دروستە بێ پێی پابەندە بەڵام ئەبێ تێڕوانینی ئەوەی هەبێت دینەکە خۆی لە خۆیان کە کول کە بە شێوازێکی گشتی جێگیرە بەڵام ئاینداریەکە گۆڕانی بەسەرا دێ هەر بۆیە ئێمە لە مێژووی ئیسلامە لە بواری فقهیە لە بواری زۆر بابەتی تری تەنانەت تەسەوراتی عەقیدەی و بیر و باوەڕیشە دەیان ڕێباز و مەزهەبمان هەیە ئەم ڕێباز و مەزهەبانە ڕاستە هەر کەسەی پێویستە مولزەم و پابەند بێ بۆی کە پێی ئەگا بەڵام دوجار ئەم تەعەدودە نیشانەی ئەوەیە ئەمە خودی دین نییە بەڵکو تێگەیشتنە لە دین هەڵێنجانە لە دین ئاماژەیە لە دینەوە وەرەگیرێ لە کاری سیاسی ئیسلامیەکانە ئەبێ ئاگان لەوە بێ بۆیە وەک لە سەرەتاوە وتم هەندێک جار هەندێک گۆڕانکاری کە ڕوو ئەدا لەبەرەوەی ئەو مەیدانەی ئیسلام دین هێنراوەتە ناو تێگەیشتنێکەوە بابەتی گۆڕانکاریەکەش قورسە بێ چونکە کەسی وەرگر وا تێگەیشت و ئەمە یەکسانە بە خودی دین بۆیە زەحمەتە بتوانێت بە ئاسانی دەستی لێبەر بدا بۆیە ئەم جیاکردنەوانە گرنگە لەلایەکی ترەوە کاری ئەوەی کە پێی ئەوتێ بزافی ئیسلامی کاری ئیسلامی بە شێوازێکی گشتی لە چوارچێوەی فیکرایە فەلسەفایە سیاسەتایە تەنانەت ئەگەر هەندێکی کە لەوەچێ لە ئاستی زانایانە بچێ بۆ بابەتی فیقهی و ئەو بابەتانەش ئەبێ جیاکاری لە نێوان ئەم مەجالانە لەگەڵ خودی ئیسلامە بکەین ئیسلام یەکسان نییە بە فکری ئیسلامی فکری ئیسلامی ئیجتیهادە لە ئیسلام ئیسلام یەکسان نییە بە فقهی ئیسلامی بەڵام فقهی ئیسلامی ئیستینباط و هەڵێنجانە لە خودی ئیسلامەوە کاری سیاسی ئیسلامیەکان یەکسان نییە بە ئیسلام بەڵام وەرگرتنە لە ئیسلامەوە تا ئەو کاتەشی کە بەڕاست و دروستی ئەزانن و بەوەی ئەزانن ڕێکە لەگەڵ ڕۆحی ئیسلام و دەقەکانی پێوەی پابەندە بن بەڵام خۆڕاهێنان لەسەر ئەوەی هەموو ئەم تێگەیشتنانە چ لە ڕووی فکریەوە بێ چ لە ڕووی فەلسەفیەوە بێ چ لە ڕووی فقهی و تەشریعیەوە بێ چ لە ڕووی تەنانەت هەندێک جار بابەتێک کە ئەتوانم بڵێم تەسەوراتێکە نزیکە لە بیر و باوەڕیشەوە شەرت نییە سەتاسەد مطابق بێ بەوەی کە لە خودی دین و لە خودی ئیسلامە هەیە لێرەوە ئەم بابەتە ڕامانەکێشێ بۆ ئەوەی کە بڵێین کاری ئیسلامیەکان زۆرینەی هەرە زۆری بە تایبەتی ئەگەر بچێتە چوارچێوە سیاسیەکەیەوە بواری ئیجتیهاد و بۆچوون و تێگەیشتنە نەک خودی دین نەک وەکو سەوابتێکی جێگیر کە ئیتر مەجالی قسەیتیان نەبێت نەک وەکەوەی عیبادەت و پەرستشێکە سابت و جێگیرە بەڵکو کۆمەڵە شت کاریگەری لەسەری ئەبێ توانای مرۆڤ بۆ تێگەیشتن لە دەقەکان ئەو واقعی کە تایەتی ئیمکانیەتی ئەو کەسانەی کە هەستاون بە پرۆسەکە هەموو ئەمانە ڕۆڵی تیا هەیە ئەوەی کە پێوتێ پێکان و نەپێکان هەڵە و ڕاست خەتە و سەواب لێرە وجودی هەیە بۆیە ئەگەر ئەم جیاکاریانە نەکەن ئەو کاتە وەک بڵێ جۆرێک لە جمود چەق بەستن هەندێک جار بەدینکردنی نادین دروست ئەبێ ئەمە ئەم پێشەکیە یا بڵێن ئەگەر نیوەی کاتەکەشمانی بردبێ بە گرنگی ئەزانم بۆ ئەوەی کە ئێمە ئەم جیاکاریانە بکەین بۆ ئەوەی بتوانین مەساحە و لە پانتاییەکی بەرینە بتوانین جوڵە بکەین و خزمەت بکەین لەو بوارەی کە خۆمان قەناعەتمان پێێتی یا ئەو هێزانە قەناعەتیان پێێتی لێرەوە پرسیارە دروستە بێ ئایا ئیسلامیەکان کە ئیسا قسە لەسەر ئەوانە لە کوردستانە توانیویانە لەگەڵ گۆڕانکاریەکانە هەڵکەن یا گۆڕانکاری دروست بکەن ئەمە پرسیارێکە ئەم پرسیارە بەڕەهایی ناتوانین بڵین بڵێ بە تەواوی و ناشتوانین بڵین نەخێوانیە هەردوو ڕووەکە بەدی ئەەکەین ئێمە گەر سەیری ڕەوتی کاری ئیسلامیەکان بکەین ئەبینین گۆڕانکاری گرنگیان کردووە بۆ نمونە هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سەرەتاوە بە شێوازێکی مەدەنی و ئاشتی خوازانە دێ ئەمە لە واقعی کوردیا گۆڕانکاریەکی ئیجابیە
هێزێکی وەکو کۆمەڵی ئیسلامی لە هێزێکی چەکداریەوە ئەتوانێت بگۆڕێ بۆ هێزێکی مەدەنی و ئەشتوانێت لە دوجارە تەنانەت بە گرنگیدان بە ناوەڕۆک ناوێک ناوەکەشی گۆڕانکاری بەسەرا بهێنێ. ئەمە ئەتوانین بڵێن نمونەی ئیجابی مامەڵەکردنی ئیسلامیەکان و بەشێ لە سەرکردەکانیانە. ئەگەر باسی کاری ئیسلامیەکان بکەی بەشداری ئافرەتیانە، ئەگە سەیری یەکگرتو دوجار کۆمەڵکەی وەکو دوو هێزی سەرەکی تر و بزوتنەوەی ئیسلامیش بەڕێژەیە کردایەتی سیرەکەی ئافرەت تەنانەت بەراورد بە هێزەکانی تر کە ئەم پێناسەیە نایانگرێتەوە گۆڕانکە یعنی پێشکەوتنێکی زۆر ئیجابی هەیە، چ لە ڕووکار و واجهەی سیاسیە، چ لە ڕۆڵبینین لە ناو مؤسسات و دام و دەستگاکانیدا. ئەمە بەڕاستی شتێکی ئیجابی و باشە. سەیری کارەکتەرە سیاسیە ئیسلامیەکان بکە، سەرەتای دەستپێکردنیان لەگەڵ کۆتاییانە یا لانی کەم تاوەکو ئێستایان گۆڕانکاریان بەسەر هاتووە. لەوەی کە سەرەتا کۆمەڵە شتیان پێ لەوانێت تا ڕادەی حرام و نادروست و یاساغ بووە، بەڵام ئێستا لە دوای نزوجێک و لە دوای ئەزمون وەرگرتنێکی زیاتر و لە دوای ڕەچاوکردنی کۆمەڵێ گۆڕانکاری سەیرەکەی تەحول گۆڕانکاریەکی گەورەیان کردووە. ئەمانە خاڵی ئیجابین. کەسایەتەکان وەگوتم میتر لە سەرکردەکانەوە بیگرە و ڕەمزە دیارەکانی بیگرە، قسەی سەرەتا و ئێستەیان وەکو یەک نییە، کەواتە ئیمکانیەتی هەڵکردن لەگەڵ گۆڕانکاریەکان، گۆڕان لە بیر و دید و تێڕوانینیانان تەنانەت بۆ هەندێک بابەتی کە ئەتوانێ سبغەیەکی فقهی جۆرێک لە باوزاڵی هەبووە توانیوانە گۆڕانکاری دروست بکەن. کەواتە پێکاتەی ئەم هێزانە لەگەڵ ئەوەی ئەگەر زۆری نەژ نەبێ بەڵام یا با بڵێن کەمینەیەکی نەگۆڕیشی تیاابێ بەڵام زۆرینەیەکی تایە کە ئەتوانێت لە گۆڕانەکان تێبگا و ئەژزانێ کامە مەجای دەستکاریکردن و گۆڕانی تایەوە کامەش ئەکرێ وەکو جۆرێک لە سەوابەتی دین یا لە جێگیر و چەسپاوەکانی دین بۆی بڕوانرێ. کەواتە بە شێوازێکی گشتی ئەمە هەیە، بەڵام ئایا توانیویان ئەو پەڕی یا لە ئاستی تموحا بن؟ لەوانەیە زۆر بمان بڵێن نەخێر، لە ئاستی تموح و خواستی جەماوەرەکەی خۆیان و ساحەکەشیان نەبێ. بەو پێ ئەم هێزانە بێ کراوەتر بن لەوەی کە هەیە و مەساحەی ئیشکردنیان زۆر نوخبەی و داخراو نەبێ و بتوانن خەڵکی تر وەکو ئەگەر نەڵێن ڕزگارکەرێ وەکو بەشدارێکی جددی لە پرۆسەی گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی و دادپەروەری و باشکردنی گوزەرانی خەڵکیە بەشداری گەورەتر لەمە بکەن. و لە ناو خۆشیانە هەندێک بازنە هەیە کە ئەکرێ فراوانتریکەن و ئەکرێ لە ناو کارەکانی خۆشیانە کە ئێستا ئەو کارەی هەڵیان گرتووە قورسترە لە کاری حیزبێکی ئیسلامی جۆرێک لە پۆڵێنکاری بکەن و ڕۆڵەکان دابش بکەن. کۆمەڵێک کار هەیە یعنی زۆر ناخوا بە کاری سیاسی ئەکرێت بە شێوازێکی تر ببێتە کارێکی مجتەمەعی ڕێکخراوەیی. ئەلەمانە هەرچەندە هەنگاویان ناوە بەڵام لە ئاستی پێویست و لە ئاستی خواستی واقعەکەدا نییە. کەواتە لەگەڵ ئەوەی وەگوتمان کۆمەڵێک کرانەوە هەڵکردن لەگەڵ گۆڕانکاری، خۆگۆڕین، دیدگاگۆڕین، هەنگاونانی ئیجابی، بەڵام هێشتا لە نیوەی ڕێگان هێشتا کاری گەورە و گرنگتر ماوە. هێشتا ئەوەیان پێویستە کە زیاتر بتوانن ببنە جێی هیوا و ئومێدی زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان بە تەواوی بۆچوون و بیر و ڕەنگە جیاوازەکانیانەوە کە ئەمە جگە لەوەی کۆمەڵێ بابەتی تریش هەیە کە بابەتی گرنگ و ستراتیجین ئیسلامیەکان زۆر کاری گەورەیان تیان نەکردووە یا تەنانەت پێویستیان بە جۆرێک لە ئەوەی کە پێوتە حینکە و خیبرەی سیاسی و هەڵکردن لەگەڵ کۆمەڵێ دام و دەستگای دەوڵەتی و جیاکردنەوەی کاروباری گشتی و ئەوەی ناوکوانێکە بەعەرەبی بێتە شەئن العام لەگەڵ کۆمەڵێ بابەتی دەعاوی و بانخوازی و ئیرشادی کە زیاتر ئیشی کۆمەڵگەیە. شەرت نییە ئەمە لە موئەسەساتی فەوقیەوە بێت، هەندێک لەم پۆلێنکاریانیان پێویستە و تەحەدیاتی تری زۆر هەیە بۆ ئەوەی کە ئەتوانین بڵێن
کۆس بن لە بەردەم ئەوەی کە بە شێوازێکی ئیجابی تەعامل لەگەڵ گۆڕانکاریەکانە بکەن و لەگەڵ گۆڕانکاریەکانە بتوانن هەنگاو هەڵبگرن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و خۆشحاڵین بە دیداری ئەم خوشک و برابەڕێز و خۆشەویستانە لە نووسەر و خەڵکی شارەزا و ئەکادمی لەم شارەدا و هەروەها بەڕاستی من زۆر سوپاسی ڕێکخراوی بوار دەکەم بۆ ڕەخساندنی ئەم بوارە تا بتوانین لە خزمەت ئێوە هەر کامێک لە ئێمە کە دیاری کراوین بابەتێک کە بە تایبەتی پەیوەندیدارە بە ئیسلامیەکان لە بەردەم گۆڕانکاریەکاندا پێشکەش بکەین. سەرەتا من دەڵێم گۆڕانکاری بۆچی پێویستە. هەموو شتێک لەم جیهانە بەرەو گۆڕانکاری و بەرەو تەکاملە، هەمیشە هەنگاو دەنێ بەرەو تەوابوون و بەرەو بەهێزبوون، بەرەو باشتربوون. هەر لە مرۆڤ تەماشاکەن ئەو کاتێک کە لەدایک دەبێ هەتا کامل دەبێ و هەر شتێکی کە لە بازار لە بابەتە ئابووریەکان، لە بابەتی سیاسی، لە بابەتی حکومڕانی تەماشا دەکەی هەمووی هەنگاوە بەرەو ئەوەی کە بەهێزتر بێ و کاملتر بێ و تەواوتر بێ. و هەر شتێکیش بوەستێ یان لە کۆمەلگا واقع بەجێ دەمێنێ یا هەر دەپووکێتەوە نامێنێ. بۆ نمونە ئەگەر نمونەیەکی سادە بێنینەوە، ئاو هەتا بڕوە سوود دەگەێنێ و خۆی پاک دەکاتەوە و سوود بە زەوی دەگەێنێ، بە هەر شتێکی کە وەکو کشت و کاڵ و زراعەت دەگەێنێ. بەڵام تەماشای ئەو ئاوەکەن کە ڕادەوەستێ کە پێ دەوتێ گۆماو، ئەو ئاوە یا بردەوە دەکەم دەکا دەچێتە خوار زەوی، یاگە نەشتێ ئەو ئاوە لە کۆتاییدا بۆگەن دەبێت، پیس دەبێت، بە کەڵک نامێنێ، بە کەڵک خواردنەوە نامێنێت، تا وای لێ دێ بە کەڵک ڕەنگە زراعەتیش نەیە. بۆ ئێمە بڕوان وایە بەڕاستی ئەوە بۆ هەموو شتێک دروستە کە ینی هەنگاو بنێین بەرەو گۆڕانکاری، بەرەو نوێبوونەوە، بەرەو داهێنانی نوێ. لێرەدا قسە لەسەر ئەو بابەتانەیە کە دەگۆڕێن، داری هەندێک بابەتێ ناگۆڕێ، بۆ گۆڕانکاری بەسەردا نایە. بۆ منە خوددا سبحانه وتعالى، هەر خوددا هەر خوددایە. ئەو عیبادەتانەی کە دیاری کراون ناگۆڕێ، تازە عەقیدە و بیر و باوەڕ ناگۆڕێ، هێندێک ئەخلاق و ئاکار هەیە وەکو مەبادیع چەسپیوە، یعنی هەموو کۆمەڵگا، هەموو خەڵک لەسەر ڕووی زەوی بە موسڵمان و بە کریستیان و بە جوولەکە و بە غەیری ئەوانە لەسەر یەک دەنگن کە ئەوانە مەبادیعن، مەبادیع ئەخلاقی ناگۆڕێن. بەڵام قسە لەسەر ئەو بابەتانەیە کە دەگۆڕێن، گۆڕانکاریان بەسەردا دێ کە دیارە پێویستە مرۆڤ وەکو باسم کرد لە هەر چوارچێوەیەک کار بکە، هەوڵدا کە گۆڕانکاری دروست بکە. بەڵام گۆڕانکاریش ئاسان نییە. هەڵبەت بەڕای من دوو زۆر گۆڕانکاری هەیە، یەکێکیان ئیختیاریە، ئەوی دیکەیان ناچاریە. ناچاری بەگەر نمونەیەکی سادە بێنینەوە، خانەوادەیەک لەم شاخ و چێوانی کوردستان خانوێکی هەیە و ژیانێکی سادە و وەڵا ژیانێکی ناڕەحەت دەگوزارێنێ، سەخت، بەڵام عادەتی پێوەگرتووە، قەدی پێوەگرتووە، هەڵناقەنێ. هەتا ڕۆژی دادێ ناسار دەبێت بەهۆی ئەم تۆ باران و ئەم لەشکێشی تورکیا و ئێران، ناسار دەبێت فەقیرێ، مەملەکەتەکەی بەزێ دێرە زۆریشی پێ ناخۆشە، زۆر پێ ناڕەحەتە. ئەوە گۆڕانکارێکی بەسەر خۆی داهێناوە، بەڵام ناچار بووە، پێی خۆش نەبووە، عادەتی پێوەگرتووە. لەنە خۆمەرزنی ئەگەر لەوێ هەڵقەندرا لە شوێنیش کە ژیانی نەبێ ژیانی باشتر نەبێ. گۆڕانکاری دیکە هەیە خۆتانزان ئیختیاریە، مرۆڤ بۆ خۆی هەڵی دەبژێرێت. تەمان هەڵبەت ئەویش بەڕاستی ڕەنگە پێویستی بە هەوڵ و ماندووبوون هەبێ. یانی هیچ گۆڕانکاریەک ینی بەڕاستی بە تایبەتی کە مرۆڤ عادەتی پێوەگرت ئاسان نییە.
دەبێ ئەنی هەوڵدا بەڕاستی زەحمەت بکێشێ و خۆمان دوو بکە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پێشوو لە قۆناغەکانی ڕابردوودا ئێمە گۆڕانکاری گەورەمان کردووە لە سیاسەت و لە کاری ڕێکخراوەی و لە کاری حیزبیماندا. هێندێکی زۆر بە اختیاری خۆمان بوو، هیچ ناچار نەبووین. مەمەستا فاتح ئاماژەی پێکرد. ئێمە بۆ نمونە کاتی خۆی کۆمەڵە خەڵکێک بڕۆمان بە شۆڕش و پێشمەرگایەتی هەبووە کە بەرامبەر بە بەعەس ئەو کاتە کە ئەمڕۆ دیارە یادی ڕاپەڕینی بە تایبەتی لە شاری سلێمانی بڕۆمان بۆی هەبوو کە بەڕاستیان بەعسا هیچ زمانێک نییە بتوانێت گفتوگۆی لەگەڵ بکە غەیری هێز. ئێمەش بڕیارماندا و ئیعلانی هێزێکی سەرداریمان کرد. هەتا دوای قۆناغەکان دەی تا گەیشتینە 2003 کە گۆڕانکاریی گەورە بەسەر عێراقدا هات کە دیارە ئێمەش تەمەشای واقع و تەمەشای سیاسەت و تەمەشای وڵاتانی زلهێز و ئەو بارودۆخانەمان کرد و تەمەشای کۆمەلگای خۆشمان کرد. ئێمە چاک لە بیرمە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەو کات لە ڕانی کۆبنەوەیەکمان کرد، بڕیارماندا بە هەڵوەشاندنەوەی مەکتەبی عەسکەری کە خەڵکێک ئەو کاتی لە هێزی پێشمەرگەکانی ئێمە لە ئامیر هێزەکانمان لە خەڵکەشی ئازا و بەڕاستی بە جەرێک کە هەبوو لەنێو ئەم هێزەدا پێیان ناخۆش بوو بە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە ئەو بڕیاری بە هەنگاوێکی باش زانی و فعلەن دەریش چوو کە هەنگاوێکی زۆر ڕاست دروست بووە. چەک ئاسنێکە پارچە ئاسنێکە هەر کاتێک پێویست بێگە مرۆڤی ئازا هەبێ پەیدا دەکرێت و دەتوانێت مەسەلەن بەکاری بێنێ بەڕاستی. بەڵام قۆناغەکە وا پێویستی کرد کە جارێ ئەمە نەبێ. ئێمە ئێستا مەبەستمێ بە بەڕاستی ئێمە هەر یعنی یەکەم جار نییە کە ئێمە گۆڕانکاری دەکەین و ڕەنگە دوجاریش بە گۆڕانکاری دەکەین. لەوانەیە پێویست بێ قۆناغێکی کەمە هێندە گۆڕانکاری کەش بکەین. بەڵام وەکو باسم کرد ئەو گۆڕانکاریانە لەو بابەتانن کە گۆڕانکاری تێدا دەکرێت. بابەتی چەسپاونین، بابەتی نەگۆڕنین وەکو ئاماژەم پێکرد پێشتر. ئەوەی ئێستا کە ئێمە ئەنجامماندا هەر بەو ئاراستەیە بوو وەکو لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیدا بۆ نمونە ناوەکەمان کرد بە کۆمەڵی داگەری کوردستان. ناوی کەسی یەکەم لە ئەمیر گۆڕدرا بۆ سەرۆکی کۆمەڵی دادگەری. ڕێژەی خوشکان ئاماژەشی پێ بکەم کە ئێمە بەڕاستی بڕیارماندا کە سەدا 20 لە سەرکردایەتی و لە ئەوە بەشداری دەکا. کۆمەڵی گۆڕانکاری کە یانی ئێمە بڕیارماندا ئەنجامی بدەین. هەر بە بەڕاستی بەو ئاراستی کە ئێمە بڕۆمان بەوەی هەیە کە ئەم هەلو مەرزە ئەم خۆناغە وا پێویست دەکا. تەمەن هەڵبەت لەگەڵ ئەوەشدا چ ناوەکە چی ناوی کەسی یەکەم چی بابەتەکانی دیکەم مەرج نییە هەمومان لەسەر یەک دەنگ بووبی. زۆرینە بڕیاری داوە. پرەنسیپێکە هەمیشە ئێمە کارمان پێکردووە لە کۆنگرە لە کۆبنەوەکانمان لە هەموو ئۆرگانەکانمان کار بە زۆرینە دەکەین. بەڵام ینی مەرجیش نییە هەمیشە زۆرینەش بی پێکێ. بەڵام پرەنسیپێک ئێمە ڕێزی دەگرین و ئەوەی کە بۆ نمونە دەنجی نەهێناوە لەو بابەتانە ئەوە دەنگێکی ڕێزی ژراوە لای ئێمە محتەرەمە، معلوم نییە ئەو نەی پێکابێ. بەڵام ئێمە وەکو باسم کرد پرەنسیپێکە پێوە پابەند دەبین. ئەو خەڵکە گرێبەستێکە لە نێوان ئەندامان و کادیران و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەم شوێ کار دەکەین و حتا ئەم بابەتە بۆ سەرکردایەتی هەڵبژاردنیش هەروایە. ئێمە بۆ مەسەلەن 4 سازارە کۆنگرە دەکەین. یەکی لە بابەتەکان وەکو باسم کرد ئەو بابەتە پێڕەویانەیە بابەتێکیکە بریتێ لە هەڵبژاردنەوەی سەرکردایەتی. ئەو مافی خەڵکەیە مافی سەرکردایەتی ئەو حیزبە نییە کە هەر بمێنێتەوە. گرێبەستێک بۆ لە نێوان ئێمە و ئەو خەڵکە 4 سازارێک ئێمە سەرکردایەتیشی نوێی هەڵبژێرینەوە و پابەند بین بەو گرێبەستە کە لەگەڵ ئەو ئەندام و کادیران هەمان بۆ ئێمە. بۆ ئێمە بۆچی ئەومان کردو ئێمە پێمان وا بووە بە تایبەتی بەنسبەت ناوەکە ئەگەر هەیە ئاماژەی کورتی پێ بکەم هەستمان کردووە ئەندازەیەک خۆ جیاکردنەوە و تەزکیەکردنی خۆ بووە لە ڕابردوودا. ئێمە ئیسلامین یا بابن ئێمە موسڵمانی چاکترین ڕەنگە خەڵک بەم شێوەی نەبێ.
هەڵبەت ئەوە لە ناخی ئێمەدا نەبووە وە زۆر جاری ڕوونکردنەوەمان داوە کە کاکە وانێ مەقسەدمان ئەوە نییە بەڵام بەڕاستی بەشێکی ئەم خەڵک و کۆمەلگامان پێ حاڵی نەکراوە هەر گوتیانە ئێوە خۆتان پێ مسلمانە و ئێمەتان پێ مسلمانی یا ئێوە خۆتان پێ مسلمانی باشە و ئێمەتان پێ مسلمانێکی عادەتی معمولی و سادەیە کاکە بەو شێوەی نییە چەند جار گوتمانە ینی گوتمانە کاکە لەم کۆمەلگایە هەیە مسلمانی زۆر باشتر لەوەی کە لای ئێمەیە و مەرجیژنی ئەوەی کە لەگەڵ ئێمەیە لەو خەڵکە باشتر بە هەمانە خراپترە بەمەش بەشەری بۆیە بەڕاستی ئەو جۆری لە تەزکیەکردن ئێمە پێ مرتاح نەبووین حەز دەکەم بیزانن خۆجیاکردنەوە و تەزکیەکردنی خۆ پێمان باش نەبووە هۆکارێکی کە بەڕاستی قناعەتمان وا بووە کە ناوی ئیسلامی ناوێکی گەورەی هەڵبەت دەبێ ئەو خەڵک و جەماعەتێک کە ئەم ناوە لە خۆ دێنێ دەبێ لە ئاست گەورەیی و بنەما گەورەکان و ئەخلاقە گەورەکەی ئەم پەیام و بەرنامەیە بێ لە بەرامبەردا دەبێت زۆر خۆی بپارێزە لەوەی کە ینی هەندێک ئەنجامدا ئەم ئاین و بەرنامەیە کە زۆر پاکە زۆر تەواوە زۆر ڕێکە خوا ناردووتی لە قەدەر خوایە عیبداری نەکە ناشرین نەکە بەس نەتوانراوە فەرموون جەماعات و هەندێک حەرەکاتی ئەم دنیای هەبووە چەندیان عیب و ینی خاڵی ڕەش هێناوەتە سەر ئیسلام ئێمە یەکێک لەوانە بین بەڕاستی پێمان بوا بووە کە ئێمە نەبینە هۆکاری ئەمە ئەوەی کە لەمەودا ئەوەی کە چاکمان کرد ئێمە بە هەموو لا ڕادەگەین کەوە لەو ئاین و بەرنامەیەکە ئێمە پێوە پابەندی ئەگەر نەمان پێکاو چاکمان نەکرد خوا نەخواستە خراپمان کرد بەخوا لە خۆمانەوەیە خەتای ئێمەیە علاقی بە دینەوە نییە علاقی بە ئیسلامەوە نییە هۆکارێکی کە حەز دەکەم بیزانن بۆ زیاتر ئاسانکاری لە ڕووی پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیەکانەوەیە کاتێک بە تایبەتی لەگەڵ وڵاتانی دنیادا لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان کاتێک دەگوترا مەسەڵەن ئێمە جەماعەی ئیسلامیا بە ئینگلیزەکەی ئیسلامیک گروپ ئین کوردستان هەر لە خۆوە بەرامبەر تۆزێ دڕدۆنگ دەبوو گومانی بۆ پەیدا دەبوو هەر لە خۆوە لەگەڵ خەڵکێکی کلی تێکەڵ دەبوو بانی دەچواندی یان وا بیری دەکردەوە تەبان ئەم ناشڵێم ئێمە بەڕاستی زۆر لە قۆناغە سەخت و ناخۆشانەمان لەژێر ئەم ناوە تێپەڕاند و باجیشماندا و زۆر پێشی سەربەرزین یەک زەڕە لێشی پەشیماننی بەڵام کاتێک کە بزانرێ مەسەن ئەو دڕدۆنجی و ئەو بەدگومانیە و ئەو بەرچاو لێڵبوونی خەڵکێک لە بەرامبەر ئێمە کە کاکە ئێمە وانین ئێمە جیان لە فڵان جەماعەتە لە فڵان حەرەکەتە بەڕاستی پێویست ناکە بۆ هەندێک کات پێ بکوشن بۆ ڕوونکردن بە تەوزیحات پێمان باش بووە لەمڕۆ بەڕاستی ینی زیاتر لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی علاقاتی دەرەوە لەگەڵ وڵاتان لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان ئێمە ینی زیاتر بتوانین بەڕاستی پەیوەندی دروستکەینەوە ئێمە یەکێک لەوانە بینێ کە بەڵێ ئەم دڕدۆنگیانە هەبووە من ناڵێم دەرگایان هەر نەکردوێتەوە ئێمە لەگەڵ ئەوەشدا پێشوازیشمان لێ کراوە علاقاتیشمان بووە بەڵام ئەندازەیەک باسم کرد ئەم دڕدۆنجی و بەدگومانی هەبووە ئایا ئەوە ئەم گۆڕانکاریانە مانای ئەوەیە کە ئێمە مسلمانەتێکەمان و دینداریەکەمان کاڵ بێتەوە و یاواز لە بابەتە سابت و نەگۆڕەکان بێنین بێگومان نەخێر بێگومان ئەگەر ئێمە لە ئیسلامەتی مسلمانەتێکەمان زیاد نەکەین لێ کەم ناکەین ئایا من دەپرسم ئێمە کە ئەگەر دیندارێکمان کرد بێ مسلمانەتێکمان کرد بێ عیبادەتێکمان کرد بێ ئایا لەبەرەوەی بوو کە لەبەر ئەو ناوەی بووە خۆ لەبەر ئەو ناوە بێ هە دروست نییە نەوەڵا ئێمە بڕۆمان بە بەرنامە و شەریعەتێکە بوو کە ئیسلامە ئێساش هەر هەمان قەناعەتمان پێیەتی زیاتر قەناعەتمان پێیەتی کەمتر قەناعەتمان پێی نییە بەڵام کاری ڕێکخراوەی و کاری سیاسی ڕەنگە چوارچێوێککە ڕەنگە ناوێشکە بێ ڕەنگە هەندێک مەبادی و خۆتان دەزانن پێڕە و بەرنامەی بووە کە تو چۆن کار لەم کۆمەلگایە دەکەی چۆن تەعامل لەگەڵ خەڵک دەکەی ئەوە بەڕاستی ئیسلامیش لەم ڕوانەوە لە ڕووی سیاسەتەکەیەوە لە ڕووی علاقاتەکەیەوە لە ڕووی حکمڕانیەکەیەوە دەستی خەڵکی زۆر واڵا کردووە زۆر کراوە کردووە
دەتوانی لە فەزایەکی زۆر فراوان داهاتوو کاری ڕێکخراوەی و کاری سیاسی بکەیت. تایتڵی ئەم دیبەیتە کە باز لە گۆڕان ئیسلامیەکان لە بەردەمی گۆڕانکاریە، من قەنەعەتم وایە هەموو حیزبەکان لە بەردەمی گۆڕانکاریان، چونکە لە هەرێمی کوردستان هەموو حیزبەکان لێ ئێستایە ئەمەی کە من ئێڵام بەشێکی کەمی ڕای خۆمە هەڵسەنگاندنە. ئەوە پێش ئەوەی بێم لەوانە لەگەڵ کۆمەڵە کەسایەتی حیزبەکانیش قسەم کردوێت سەبارەت بە گۆڕانکاری کۆمەڵ و تەنانەت دۆخی ناوخۆشیان بۆی لە مەنزوورێکی واقعی و قسە لەسەر ئەمڕۆ بکەین. هەموو حیزبەکان قەیرانی قۆڵیانەیە لە هەرێمی کوردستان، بەوەش کە هێزی سەربازی و هێزی مادی هەیە، بەوەشی کە هیچیانی نییە، بەوەشی کە هەوڵەیە بەدەستی بێنێ. قەیرانی سەرکردایەتیمانەیە، سەرکردایەتیکردن، قەیرانی مامەڵەی سەرکردە لەگەڵ گۆڕانکاریە، قەیرانی فلێکسیبڵیتی پێوتریانی مرونەت لەگەڵ گۆڕانکاریە. کولتوری حیزبایەتی ئێمە بەداخەوە لەسەر شتێک بنیادنراوە کە زۆر بە ناڕەحەت ئەتوانی گۆڕانکاری تیا بکەین و قەیرانی ویستی گۆڕانکاریمانێ، چونکە بیرمان نەچێ سەرکردە لە هەموو جیانە، سەرکردەی حیزب بێ، سەرکردەی حکومەت بێ، سەرکردەی ڕێکخراوێک بێ، تەنانەت سەرکردەی خێزانێکیش بێت. سێشتی پێویستە بۆ ئەوەی بتوانێت وەڵامی خەڵک باتەوە، وەڵامی ئیجابی خەڵک بات. ویستی گۆڕانکاری تا چەند ئێوە گۆڕانکاری کات، پێویستی گۆڕانکاری بۆ ئەو شوێنە باشە و توانای گۆڕانکاری. تا ئەم سیانە هەڵمەسەگێنین حیزب ناتوانێت لە خۆی گۆڕانکاری کات. جاری وایە حیزبێک زۆر مؤهلە بۆ گۆڕانکاری و لەوانەیە بەشێک لە ئەندامەکانیشی ڕازی بن و ژینگەکەیشی حازر بێ، کلتورەکەیشی حازر بێ. بەڵام کاتێک کە سەرکردە ویستی گۆڕانکاری نەبێت، بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە ئێمە یعنی ستایلی سەرکردایەتی کوردن لە شەرقی ئەوسەط لە هەرێمی کوردستانە ستایلێکی کاریزمایە، بەو معنایی کە زۆر جار وابەستەیەکی عاتفی هەیە لەگەڵ سەرکردەیە. ئەمە شتێکی زانستیە کە شەرقی ئەوسەط زۆرینەی ئەم جۆرە سەرکردایە. بۆیە کاتێک کە ئەو لەگەڵ گۆڕانکاریان نەبێ، ویستی گۆڕانکاری نەبێ، زۆر جار گۆڕانکاریەکەیش بە نەرێنی ئەشکێتەوە بەسەر دامەزراوەکەیە. بەڵام کاتێک کە ویستی هەبێت، ئەو کاتە چی گرنگە، چی پێویستە بگۆڕێت. پێویستیەکانی ئەم گۆڕانکاریانە چی؟ ئامادەسازی ڕێخستنەکە، ئامادەسازی مرۆڤەکان لەو دەستگایە بۆ وەکو بڵێ بۆ ئەوەی کە ئامادە بن بۆ گۆڕانکاریەکان. یەک نمونە باس بکەم. من بە دوو بەش باسم لە گۆڕانکاریەکانی کۆمەڵ کرد بەبێ ڕێی خۆم بڵم، تەنها لە ڕووی زانستیەوە و تەوقعاتی خۆم بۆ کۆمەڵ. کۆمەڵ ئەوەی کردی چەقی گۆڕانکاری بووە، سەرەتای گۆڕانکاری نەبووە، چونکە لە پێشووە گۆڕانکاری ڕوویاوە لە خیتابی سیاسی و تەنانەت لە فتوا و لە خیتابی تریشە کە پێویست ناکە نمونە بێنینەوە. ئەتوانین بڵێن کۆمەڵ بە کۆنگرە وەڵامی بڵێ گونجاردنێکی دروست کرد لە بینی خۆی و ئەوەی کە لە پێشووە ڕوویاوە کردێ چەقی گۆڕانکاری و لە داهاتووشە ئەبێ وەڵامی هەبێ بۆ ئەو گۆڕانکارانی کە کردوێتی لە ناوە لە ناوی ئەمیر و لە ناوی ئیسلامیەکەیە کە من پێم وایە گەورەترین لە ڕووی زان گەورەترین تەحەدیات لە بەردەمی سەرکردە مۆزوعی گۆڕانکاریە. زۆرێک لە حیزب دوو حیزبی ئیسلامی بە نمونە باسەکەم لە ئەندەنوسیا. ئەندەنوسیا زۆرینەی مسلمانان ئەگەر بڵێن بە ڕێژەی وەرگرین، ڕێژەی زۆرینەی مسلمانان لە ئەندەنوسیایە، نەک خودی خۆی کە لە سەدانەوەی. ئەگەر هەموو مسلمانانی جیهان کۆکەیتەوە زۆرینەی مسلمانان لە ئەندەنوسیایە. دوو حیزبی تایە، چەند حیزبێکی ئیسلامی تایە. یەکێ لە حیزبەکان 48 ساڵ تەمەنێتی، لە ساڵی هەفتاکانەوە 73 دامەزراوە. سەرەتای دامەزراندنی 50 کورسی هەبووە، 50 کورسی لە کۆی 360 کورسی. لە هەڵبژاردننی 2019 9 کورسی هەیە لە کۆی 550 کورسی، 9 لەسەر 550. تەفاسیلەکەی دوورە، هەر حیزبی ئیسلامیشە، ناوەکەیشی ئیسلامی پێوە نییە، پێوتێ یونیفاید دیڤلۆپمنت پارتی، یعنی حیزبی گەشەپێدانی یەکگرتووە یەکێتیە ئە بۆ جۆرە. بەڵام وەڵامی نییە بۆ گۆڕانکاریەکانی کۆمەڵگە کە ئەوەی کە ئەندەنوسیا داوایەکە تەنانەت لە دەستورە،
لە شەرع لە مۆزوع کەسایەتی ئاینەکانە گۆڕانکاری زۆریان بەسەرهاتوو ئەکرێ بڵێن ویست نەبێ کلتورەکەی ئامادە نەبێ وەزایدە کۆمەڵە شتکەینە سەری بەڵام حیزبێکی تر هەیە ساڵی 1990 دامەزراوە ساڵی 1990 کە چۆ ئینتیخاباتەوە 7 کورسی هێنا لە کۆی 550 کورسی کە ڕێژەکەی ئەو نەکەم بوو نەیتوانی بچێتە پەرلەمان ئەوە لە 102 بەهانەیە بەڵام یەکسەر ساڵی 2002 ناوی حیزبەکەی گۆڕی بەبێترس لە پرۆسپێریۆ جەستس پارتی گۆڕی بۆ جەستس پارتی بەس وشەکەی لابرچکە کە لەبەرەوەی لە ساڵ دوێنێنە سەر مەنعکرا هات ناوەکەی گۆڕی بە هەمان ڕێخستنەوە بەڵام قیادەکەی جورئەتی گۆڕانکاری و بە جۆرێک متمانەی قیادی بۆ خۆی دروستکردن بوو کە ئەگەر بێت و لەبەری لە پێشووترا سەرکەوتنێکی بەدەست هێنابوو لە ساڵی 2002 ناوەکەی گۆڕی لە ساڵی 2019 باشە لە 7 کورسە 2019 گەیشتە 50 کورسی ڕێک لەگەڵ حیزبەکەی تر کە 48 ساڵ تەمەنێتی ئەم 28 ڕێک پێچوانە بووە ئەم حیزبە با پێت بڵم ئەندامەکانیشی میسالی نی سەرکردەکەشی زۆرجار تووشی لە پێچنەوەی گەندەڵیش بووە بەڵام ئەزانێ مامەڵەکە لەگەڵ گۆڕانکاریە گرنگترین شت بۆ سەرکردە چۆن تەوازن دروستکە لە بینی ستیبڵەتی و چینج جێگیری و گۆڕانکاری حیزب بە جێگیری بڕوە لەگەڵیشا لەگەڵ ژینگەکا بگۆڕێ ئێمە زۆرجار سەرکردەکەمان بەداخەوە لە حیزبەکانی دەرەوەی ئیسلامیەکانیش هەمیشە حەزەکەن لە سەیف زۆنە لە زۆنێکی سەلامەتە چونکە بۆ استراتیجی مانەوەیان بلا گرنگە چۆن بمێنمەوە چۆن بە سەرۆکی بمرم چۆن نەوەکو ئەمە بەسەر با بشکێتەوە و بڵێن وەڵای حیزبەکەی وا لێ کردو نە ئەی ئەگەر جورئەتێکی گۆڕانکاری بکەیت طبعاً ئێمە هەموو جارەڵێن سەرکردەی کاریزما فڵان سەرکردە کاریزمایە بەڵام نقطەیەکی گرنگی کاریزما لە هیچ سەرکردەیەکی ئەمانیە ببورن ئەمان لە حیزبان من لەوانەیە سەر لە حیزبانەم زۆر مراعات کەمتر مراعات دەکەم گرنگترین خاڵی سەرکردەی کاریزمایی کە ئێمە پابەندیم پێوەیە یعنی زۆرینەی سەرکردەکانمە کاریزمان لای ئێمە خاڵە گرنگەکانی وەنە یەکەم کاریزما هەمیشە خۆی ئەکا بە قوربانی ڕوئیاکەی ئیتر سەریەتی گیانێتی ماڵی هەموو شتێکا بە قوربانی هیتلەر سەرکردەیەکی کاریزمای خراپ بوو بەڵام خۆی کردە قوربانی وەزاکە مارتن لۆسەر سەرکردەیەکی کاریزما بوو بەس خۆی کردە قوربانی ئەوەی هەڵی کردبوو ئەوە یەکێکە لە خاڵەکان خاڵێکی تری گرنگەوەی هەمیشە سەرکردەی کاریزما زۆر بە ئازایی ئەتوانێت جورئەتی گۆڕانکاری هەبێت بۆیە هەمیشە و سەرکردانی کە گۆڕانکاریەکەن لە دوای ڕژێمەکەەوە یەکسەر وەکو سەرکردەی کاریزما دەرەکەوە ئەمێ بێمە سەر ئەوەی ئیسلامیەکان فرسەتی زۆر گەوریان لەبەردەمایە گرنگترین فرسەت بۆ ئیسلامیەکان چییە؟ زۆرینەی توێژینەوەکان باز لە چیەکەن؟ بۆ لە میسر کاتێک کە دەوڵەت ئەگۆڕێ یەکسەر ئیسلامی حازرە بۆ دەسەڵات بۆ لە مەغریب بۆ لە لیبیا بۆ لە ئەندەنوسیا حتا لە سنگافۆر و لە زۆر شوێنەکانیت سەلمێنراوە بەپێی توێژینەوە زۆرینەی پەپڵێک خەڵکی عام متمانەیەکی پاکێتی و لۆیاڵتی و دڵسۆزیان بە خەڵکی ئیسلامی هەیە بەڵام هێشتا لەسەر حکوم نین و ڕێخستنێکی متەکامیلی تۆکمەیان هەیە کاتێکە بۆ نە میسر وای لێ هات حیزبەکانی تر کۆکراوە نەبوون یەکسەر بێنجێک ئەو بە هەموو شتێک بە اتفاقەوە هاتە سەر دەسەڵات بەڵام و دەنگیشان پێیە ئەو خەڵکەی کە پێی وایە دەست پاکە داوێن پاکە دەم پاکە بەڵام ئیسلامیەکان نەیانتوانی ئیسفادە لەمە بکەن بۆ لەبەر ئەوەی مامەڵەیان لەگەڵ گۆڕانکاریە جۆرێکە مامەڵەیان لەگەڵ نەگۆڕەکان نوعێکی ترە یعنی زۆر جار بەها حیزبی و ڕێخستنەکانیان لەسەر شتە نەگۆڕەکان داناوە لەوانەیە بووتە نەخێوانیە و ئێمە نە سەراحەت بین هەندێک شتی ئەساسی هەیە کە تۆ ئەتوانی بیگۆڕی وەکو ناوەکە بەس لەبەر ئەوەی ئەگەڕینەوە بۆ کۆمەڵێک مێژوو و سەری داهاتوو ناکەین بە پیرۆزیەکی ئەو پیرۆزیەوە ئەگە کولتوری پیرۆز کولتورێکی بەهێز دروستەکە بەڵام بەهێز بە معنە نەرێنیەکەی شتێکە زۆر بەهێز بوو بتەوێت بیگۆڕی ئەشتێ بەڵام ئەگەر مرونەتی گۆڕانکاری تیا بوو ئەتوانێت شتی تری پێ دروستکەی بۆیە گرنگە لە سەرەتاوە ئەمە بۆ داهاتووش ئەگەر هاوپەیمانەتێکی حیزبی ئیسلامیەکان دروستکەیە لە ژێر ناوێکی ترا سەرەتاکەی گرنگە لەسەر بنەمای کولتورێک بێ کە لەسەر بنەمای نەگۆڕەکان دادمەزرێ و ئەندامەکانی گۆش بکرێ بە کرانەوە و بە تێگەیشتن لە دەوروبەر ئەمە زۆر گرنگە خاڵێکی تر کە
گرنگە بەتایبەت بۆ ئیسلامیەکان و بۆ دەرەوەی ئیسلامیەکان کە وتم ئێمەوە سەری ویستی سەرکردەیە بۆ گۆڕانکاری هیچ گۆڕانکاریەک نییە ئەمە علمیە حتا لە ماڵی خۆتە هەمومان نەزانین بەبێ ئەوەی یەک دوانێک زیان نەکەن هەر ئێستا شوێنی ئەم دانیشتنی ئێمە بگۆڕین سێ چوارێکمان زیان نەکەین ئەم پرسیارەمان لە بەردەمی کامێرا نامێنین لەوانەی لای ئێوەشەوە کۆمەڵی گۆڕانکار بەڵام سەرکردە زۆر گرنگە پێش ئەوەی گۆڕانکاریەکەم بکە ئامادەسازی بکە کە هەموو ئەوانەی کەوا ئەزانن زەرەرەکەن قەنەعەتیان پێ بکە کە کەمترین زەرەرەکەن و لەگەڵیشە ئەوانەی کە بڕوایان بە گۆڕانکاریەکەیە پشتیان پێ ببەسێ بۆ ئەوەی بۆ قۆناغی داهاتوو ئامادە بن بە گۆڕانکاریەکە کە ئەمە تەحەداتەکەی بەردەمی کۆمەڵە کۆمەڵ لە سەرەتای گۆڕانکاریەکەیە ئەوەی کە دەستی بێکردو بسمیلاکەیەتی بەڵام چۆن ڕێخستن چۆن قیادە ئامادە ئەکا بۆ گۆڕانکاری و خاڵێکی تر ئەمەوێ باسکەم بۆی بە نمونەکە واقعی بێ هەموو سەرکردەیەک قیادەی گۆڕانکاریەکە بە پرسایەتێکی زۆر گەورەی لە ئەستوایە ڕاستە ئیجابیاتی ئێستا ئەمەی کە کۆمەڵ کردوێتی ئیجابیاتێکی زۆری هەیە بۆ مامۆستا عەلی بابی کە قیادەی گۆڕانکاری کردو بەڵام زۆر بە پرسایەتیشی لەسەرە چکە خۆی قیادەی کردووە ئەگەر سەرکەوتوو نەبێ یەکەم کەس خەڵک ڕووی لەوە بە ئیسلامی بە غەیری ئیسلامی بۆیە ئەتوانین بڵێن ئەمە قووەتێکی تریاوە بەوەی کە گۆڕانکاریەکان ئەبێ سەر بکەوێت چکە خۆی پشتیوانێتی بۆ حیزبەکانی تر بە هەمان شێوە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە کۆی حیزبەکان ویستی گۆڕانکاری بۆچی کەمە چونکە زۆر جار وێنە گشتیەکە وێنەی مەسلحەتی عامەکە بچووک کراوەتەوە وێنەی مەسلحەتی تایبەتەکە باڵی کێشاوە بەسەر مەسلحەتە گشتەکە ئێستا تۆ حیزب سوور زۆر ئەزانی ڕۆژێ چیانی لێوازێنە ڕۆژێ دوای تر وازێدە ڕۆژێ پێت ئەو هەڵە هەر ئینکاریەکە ئەڵێ نەخێر ئەوە وابوو ئەوە وابوو بۆ ویستی گۆڕانکاری نییە زۆر جار ئەو ویسەری سەرەتا لە زەرەرەیە لە سەرکردەکە قیادەی حیزبەکە ئەو جا بۆ ئەوانەی کە بەرژەوەندیان هەیە و بە دەوری ئەوان بۆیە قیادە زۆر گرنگە هەمیشە ڕێخستن و ئەوانی دەوروبەریشی وا ڕابێنێ کە وێنە گەورەکان لەبەرچاو بێت چۆن بتوانێت قائید قیادە باج با لە پێناوی ئەوەی گۆڕانکاری سەرکەوتوو بێ حیزبەکە نەمرێت خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ حیزبی ئیسلامی کاتێک کە گۆڕانکاریەکە من ضمنیها کۆمەڵێک گۆڕانکاری کە خەڵک ناوێنێ شکڵی من لەوانەیە ڕەخنێشم گرت بێ بەڵام ئەتوانین بڵێن سلۆگەنس و لۆگۆیە واجهەی ئەو حیزبە ناوەکەیەتی کە گۆڕوێتی بۆیە فەرزە بێت لەسەری کە ناوەڕۆکیشی بگۆڕێ بەڵام ئێستا نایگۆڕێ ئەوە جۆرێکی تر ئەتوانین بڵێن پەیوەندی بە تاکتیکی حیزبی و سیاسیەوەیە یا جۆرێکی مڕاعاتە باشە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ داهاتوو ستایڵی سەرکردەکانی حیزبی ئیسلامی زۆر جار ڕێخستن ناتوانێت ئەوەی لە دڵیایەتی بێڵێ بە سەرکردەکەی چونکە سەرکردە ئیسلامیەکانمان لە سەددا بە ڕێژەیەکی دەقیق ناون چکە توێژنەیەکی ورد نییە بەڵام عام کە باس کراوە لە شەڕ پێوەسەد سەرکردەیەکی ئاینی پێش ئەوەی سەرکردەیەکی حیزبی و سیاسی بن وەکو سەرکردەیەکی ئاینی مامەڵاکە ئەمە زۆر جار ئیستفادەی لێکراوە بۆ ئەوەی کە زۆر مڕاعاتی بڕیارەکانیان بکرێ و زۆر گویان لێ بگیرێ باشە بەڵام ئەمە لەگەڵی شاد لەوانەیە دەستی ڕێخستنی بەستێ بۆی بتوانێت بە سەراحەت هەموو شتێکی خۆی بڵێ لە حیزبەکانی ترا لەوانەیە وان نەبێت هەمانە لە حیزبی ترا بووە یعنی ئەتوانی بە توێکڵی کەمتر هەموو شتێ بڵێ قسەکان توێکڵی کەمتر بێت ئەبێ سەرکردە ئەو تەوقە بشکێنێ بە تایبەتی بۆ نمونە من ئاماژەم پێ کردووە کە کۆماڵ کە ئەبێتە سەرۆک ئەمیرەکەی بەعنی بڵێن مانایەکی ئیسلامی لە وشەی ناوەکەی خۆی ئەڕوا بە هەمان شێوە بۆ حیزبەکەیشی بە هەمان شێوە مامۆستا عەلی باپیریش پێویستەکە تەنانەت گۆڕانکاری لە خیتابیان بکە چونکە ئێمە زانی خیتابێکی قیادی ئاینیە مەسەجە سیاسەکانی لە ناو خیتابە ئاینەکەی ئاگەینێ لەگەڵیشە شێوازی سەرکردایەتیکردنی لەگەڵ چواردەورە چونکە ئەگەر کۆمەڵ نیازی بێ بکرێتەوە بە دەوروبەرە لەوانەیە خەڵکێک بەقەدەر ڕێخستنێک باسم پابەندیە نەگۆڕەکان نییە بەڵام لەوانەیە بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ سەرۆکێکی حیزبێکی ترا بکە حیزبەکە گۆڕانکاری کردووە بۆیە بێ خۆی ئامادەکە بۆ ئەوانەیش کە وەڵامیانە بێ بۆ دەنگدەرەکانی یعنی کاتێک کە تۆ ئەتەوێت بەخواستی دەنگدەرەکان ناوەکەت بگۆڕی لەبەرەوەی بە وەفا بوون لەگەڵ تا دەنگیان پیاوی بۆ مەوقیفە سیاسەکانت وەزائیدەن
وفایەکیش بۆ ڕێخستەکە کە بە مروری زەمن لەگەڵ گۆڕانکاریەکەتە هاتووە بۆی ئەمە پێویستی بە گۆڕانکاریشەوە گوتم لە خیتابە لە شێوازی سەرکردایەتی